عرضێکی ڕوت و قوتە داینا ئەڵەنجا بە پارە پێمانە فرۆشێت ئێمەش بە پارە رازی نابی شوێنە تازەکە ئامادە کراوە نەخێر ئەڵێ خۆی ماهینی 3 ساڵی بۆ دانا ئەو ساڵێکە خەریکە بە ماوەی 3 ساڵە بێت تەواو بێ هیچی تەواو نەکردووە عرضێکی ڕوت و قوتە داینا ئەڵەنجا بە پارە پێمانە فرۆشێت ئێمەش بە پارە رازی نابی دووەمینیش ئەو هاتۆ جارە لە دوکانەکان و چایخان و هەمووی نووسیوە بڕوخێ یان لە خوارەوەنێکی ڕوخان و هاتووە لەسەرەوە شارەوانی و قایم قامێتەوە مانە ئەڵێ ئێماگەمە لە هیچ نییە ئەم کۆمپانیایەکە کە نێرێ نووسێ بە ناوی شارەوانیەوە ئەنجا خۆی مەیان ئەگەر حاضر نەبێ خەڵک بۆ کوێ بچێ کە مەیانی حاضر و بێ قەرەبووی و خەڵکە بکاتەوە بە عەرزە دوکانێ مەیان خانەخانێکی باتێ ئەشت فرۆشەکان شتیان باتێ و بە ساڵانیان لێ بسەنێ مانگانیان لێ بسەنێ ئێمەش بۆ رازین باشە ئێوە یەکی سێتان بۆ دیاری کرابووکەوە لەو شوێنە لا بچن ئەمە گەیشت بەچی یەکی سێکی ئەو بە هەتا 2 ساڵی دەوە تەواو نابێ با بەڵە ساڵێکی تر یەکی سێش تەواو نابێەوە ئەو شتەکە ئەو کومەیانە باشە هەندێک لە ئەو کەسانی کە لەوێن باسیێوەکان ئێمە پارەمان لێوەرەگیرێ لە شوێنە نوێەکە ڕاستەمە یعنی ئەوە ئێم بڵێ وایە ئێستاوە لە داوای 10 ملیۆنەکە بۆ 200 مەتر و 10 ملیۆن و ئیتر نازانم ساڵانی لێسەنیانە ئێمە بۆ رازی نابین هەنێکەوەی چۆ بۆ خۆی چۆ کەس نوێنەری کەس نییە دەستا کەس چۆ بۆوێ ئەوەی کە ئەتا ئێمە ئێستاێسێشمان نەکڕیەوە هیچیشمان نەکردووە یعنی من نەوان کردەوە کەسی ئەوانی مەیان خان نازام دووسێ چوو بێ هەمووی نەچووە وڵی ئەمە ئەم سەرجادیان گرتووە بە خۆڵ نزیکەی 3 هەفتەیە بێ ئەم جادیان گرتووە خۆڵیاندا کردووە لە ئەم سەرۆسە هەر تا حمول ماگە سەبر ماگەوتمان کاکە بەشکم لای بن تەختیکەن وتیان ئەیکەین ئەم جادەتان بۆ چاکەکەین کەچی ئێستا ڕۆژ لە ڕۆژ زیاتریەکەن و ئەیانوێ ئێمە بە بەلاش دەرکەن لەو مەیانە خەڵکەکەش قبوڵی ناکە یعنی تقریبا 5000 6000 کەس لێرە ئیشەکە یعنی هیچ قبوڵی ناکە بە هیچ شێوەیە خەڵکەکەەوە هەمووی هەساوە هاتۆ بۆ سەرم کۆمپانیاک صاحبی کۆمپانیاکە ڕایگر ئێمە داواکاریمان ئەوەیە ئێمە لێرە دوکانمانەیە عەرزمانەیە خانمانەیە کاکە تەعویزەکەمان باتەوە بەسەر چاو دوکان و خانەکەمان ناوێ بۆمان دروستکە بەس کاکە شوێن عەرزەکەمان باتەوە ئەڕۆین بەسەر چاو پێش ئەوەی کە ئەو دیاریکە ئێمە ئەڕۆین باشە ئەمە لە کێکەوە ئاگادار کراونەتەوە لەسەر بابەتە بە هیچ شێوەیە ئاگادار نەکرێن بەس هەر لەو هینیاڵە قودعیاڵە بەسەر لێواڵە بڕۆن بەبێ ئەوەی هیچ تەعویزەکە باتەوە بەبێ هیچ دیارێکە باتەوە هیچ بڕۆ بە یعنی بە عنتەریە بێ خەڵکەشەوەی بێ قبول ناگرێت 24 ساڵە ئێمە لێرەین ئاخرمانەتی هاتۆ 24 ساڵە لێرە بیت و بە بەلاش بێ ڕوخێنێ لایەنی حکومی چیتان پێڵێ وڵی هەر ئێڵێ ئاسایش و پۆلیسیێنێوەڵە بە زۆر دەریکا و خانانی خوارەوەی ڕوخان هەر ئاسایش و پۆلیسیێنە و کشتی ڕوخاند و ئەو بەشەی خوارە و هیچ حسابێکیان بۆ خەڵکە نەکرێت ئێمە خەڵکی ئەم وڵاتین چۆنە بێ شتی وابێ 24 ساڵە تۆ دوکانە بێ بیر ڕوخێنەوە بەلاش هیچ حسابێکە بۆ نەکا شتی وابێ